بسم الله الرحمن الرحیم. یاری دووگۆڵی لە زۆر ڕۆوە لە ژیانی دنیا دەچێت، یاخود ژیانی دنیا لە زۆر ڕۆوەیە لە یاری دووگۆڵی دەچێت. تەماشا دەکەی لە یاری دووگۆڵیدا دوو گۆڵ هەیە، هەرتی پێک هەوڵ دەدا کە گۆڵ بکات و ئامانجەکەی خۆی بپێکێت و سەرکەوتوو بێت. ژیانی دنیاش بە هەمان شێوازە، هەرتی پێک هەوڵ دەدا هێرش ببات بۆ ئەوەی کە گۆڵەکەی خۆی بکە و ئامانجەکەی خۆی بپێکێت. ئەو دوو گۆڵیە وەکو ئامانج وایە، ئەگەر لەو ساحەیەدا ئەو دوو گۆڵە نەبێت، ئەو یاریچیانە نازانن گۆڵەکەیان لەکوێ بکەن و بەرەو چه ئامانجێک بڕۆن. ئەگەر ئینسانیش لەو دنیایدا ئامانجێکی نەبێت، نازانێت لەو دنیایدا چۆن هەنگاو بنێت و چۆن بژێت. کەواتە یەکەم دەرسوپەند ئەوەیە ئەی موسڵمان هەوڵدا لە ژیانتدا ئامانجێکت هەبێت، وەکو چۆن ئەو دوو گۆڵیە ئەو دوو گۆڵە هەیە لەو ساحەیەدا، هەر یەکێک لەو دوو تیپە دەیەوێت گۆڵی خۆی بکات و سەرکەوتوو بێت. ئینسانیش دەبێت هەوڵداد ئامانجێکی هەبێت بۆ ئەوەی کە ئامانجەکەی خۆی بپێکێت لەو دنیایدا گۆڵی خۆی بکات بۆ ئەوەی کە لە قیامەتێ سەرفراز بێت. ئەو دوو تیپە هاوڕێکانن، هەر تیپێک چەند کەسێکی هەیە کە ئەو کەسانە هاوڕێی تۆن لەو دنیایدا پاست بۆ دەکەن، هاوڕێی چاکیش لەو دنیایدا هاوکاریت دەکات، پاست بۆ دەکات بۆ ئەوەی کە بتانی ئامانجەکەی خۆت جێبەجێ بکەی و لە ئامانجەکەی خۆت نزیک ببیەوە. لە یاری دووگۆڵیدا هەر یەکێک لەو دوو تیپە هێرش دێنن، دەبێت هەر یەکێک لەو دوو تیپە ئارامگر بن و دیفاع و بەرگریان هەبێت لە بەرامبەر ئەوەی دیکەدا. ئینسانیش لە دنیاەدا دەبێت لە بەرامبەر هێرشی دوژمنەکەیدا ئارامگر بێت، خۆڕاگر بێت کاتێک کە دوژمنەکەی هێرشی بۆ دێنێت و دەیەوێت بەسەریدا زاڵ بێت، دەبێت ئینسانیش ئارامگر بێت و دوو هەمیان دەبێت هێرش ببات. کەواتە وریا بە ئەی ئینسان یاری دووگۆڵی لە زۆر ڕۆوە لە ژیانی دنیا دەچێت. هەوڵدا هاوڕێی باشت هەبێت، هەوڵدا ئامانجێکت هەبێت بۆ ئەوەی کە بتوانی جێبەجێیکەی و بیهێنیەدی، هەوڵدا خۆڕاگربی لە بەرامبەر هێرشی دوژمندا و هەوڵدا هەمیشە هێرش بەرە بەرامبەر بە دوژمنەکەت.